من ناتوانم ڕکابەری شاخێ بکەم حەمەدرەزا شاخێکە ئەو خۆشەویستیە بە بۆنیش بێ وەریگرم من سوپاسی خواکەم زۆر کەس ئەڵێ بۆنی هونەرمەند حەمەدرەزامان ناوە بە تۆوە لەناو خوشکبراکان تا خۆ دەرکەوتوترینیانی کە دەنگیشێ نزیکە لە دەنگی ئەوەوە ئەمە چییە؟ ئەگەر ئەوە بە من ببەخشێت کەواتە من ئەوەندە سەربەرزم وازانم گەورەترین و جوانترین دیاری خودایی بەر من کەوتوێت هیوادارم وابێت هیوادارم بتوانم ئەو خۆشەویستیە بە بۆنیش بێ وەریگرم من سوپاسی خواکەم هەوڵێ نەیەوە گۆرانی تری هونەرمەند حەمەدرەزا نوێ بکەیتەوە بەڕاستی نوێکردنەوەی گۆرانی ئامادەکان کە وترا بێتنەوە ئەبێ بچێتە قاڵبی ئەوەی کە بتوانین چ مادەیەک باش تۆمار نەکراوە نەک بێڵێمەوە چکە من ناتوانم ڕکابەری شاخێ بکەم حەمەدرەزا شاخێکە وە کەسیش ناتوانێت دەنجی بە هەوای دەنجی حەمەدرەزاشا بۆ چوونی من بەڵام ئەتوانین جوانکاریەک لە کارەکان بکرێ کە گەڵ کاڕووکچی پێوە دیار بۆ بێت